کودتای ولاتی میانماری گلک ریاکسیونی ناونتوی درخه پیش. وزارت دروی امریکا ایریشن عزاز الباب و عفرین شرمزار دیکه. ده دما سروکایتیا جو بایدن ده بری خوپیشاندان و بزاوا دجی پولیس لکویه. جه برنامه کرد کنکشن دنگی امریکا ل واشنطن پایتخت سلاو ریزن من صالح دمیجر جبو و بی نرین هیجا ل ولاتی میانمار لشکران دستلاتا ولایت دور پیچ کر سرکرده ولایت آنگ سان سوکی و هن سرکرده دن گرتنو روشا تنگاویان بو سالکی راگهاند و یکی ریاکسیون ناونتوی تندو لزگین بخواه گرتن ل واشنطن سروک جو بایدن گود دی امریکا پیوستی به پیدا چونه که هبل لدور بریار خویا را کرنا جزایان جسر میانماری چین یا کونیزیکی لشکرانه هاندریا همی آلیان کرکو با آوائی کی گنجاو پرسگری که انخوا چاره سر بکن. لنتوین گرتی سکرتیر گشتی انتونیو گوترس گوت گرتنا سرکرده سیاسی میانماری لیدان که مترسیداره دجی ریفورم دموکراتیک وی بانک لشکران کرکو ریزه لانجام هلبجارتنان بگرن. یکیتیا اوروپی دسته وردان لشکران شرمزار کرو دوزا بردان لزگین سرکرده میانماری کر. سرک وزیر بریتانیا بوریس جانسن جی همان هلوستا. کودتای بیخون یا میانماری هات پشتی چند روزان گرجی اندناورا لشکر میانمار تاتماداو و پارتیا دستلادار حوالبندیا نشتمانی جبو دموکراسی یا کو هلبجارتن مجدارا بوریده به سرکت بو. تاتماداو انجام هلبجارتنان رد کرن و ادعا کر کو سختکاری بویه. و پنگاوا لشکری 10 سالن ده صلات مدنی لمیان ماره بداوی اینان. لشکر روایی دیدت پنگاوا خوش بورگرتنا بزوری ده صلات به ادعاین فندوفلان ده هلبجارتنین مهایان زده. کو پارتیا کمکاران اجتماعی جبو دموکراسی برابراتیا خانم آن سان سوکی سرکتنا مزن اینابو. راگهاندنا لشکری دی بیجا دستور سال 2008 رید داد دستحالات بد و گوهستن جبو قمانداری بلندی هیزین چکدارین ولاتی لدم روشا آوارته پیدا دبا. لی راسپیرا بری آنتوینی گرتی جبو مافن مروفان لمیان ماری دی بیجا او دربکا لدموکراسیتی. It's an assault to democracy. اوه برزیا دموکراسیا خونگرد یا میانمار مجاورت گر آنگ سانگ سوچی چی آیان هلینه جبو خاطر دموکراسی لیوچ نگر کودتا دوشنبه بخوین رشتن بو رایدارن لشکری ریبرا ده هلبجاتنین دموکراتیک ده سرکفتن اینای آنسان سوکی و سروک وین منت گرتن و روشا آوارتا بو دمی سالا که راگهاندن وان هر وسا ریکن پایتختی گرتن و سر بازین چکدار لهر جهه کی بلاف کرن. لسر آستی نف نتوی جی اف کودتا حد شرمزار کرنو دا خوازا و گراندنا دموکراسیتی لمیان ماری تیکرن. And the great fear now is, of course, all the people who... ترسا مزن او کسین لدیجی لشکران دا آخفتن ده چندین سالان دا خوفت شیرن رنگ او راستی تول هلدانه بین. خما مزن او ام وگرن بری روشا 2010 کوما حکومت اگدید خرابترین زیدگاوی لسر مافی مروفان دکر لوی هریمی. دا خویانه کاکوش کاسپی دی بیجا امریکا دجی هر حولا کیا جبو گوارتنا انجامن هلبجاتنین داوی لمیان ماری ولی دجی هر حولا که آلوز کرنا و گوهستنین دموکراسیا جدا صلات را و دی کریاران جی انجام بده لدجی هر کار بدستکی بجداری و کودتای دبه. هلبجاتنین مها 11 پار لمیان ماری دوام هلبجاتنین دموکراسی بون یکم ل 2011 بون پشتی 49 سالن حکمی لشکری. دوان هلبجاتنان دا پارتیا کمکاران اجتماعی جبو دموکراسی بتر جهشتی جسادی جدنگان برن. جدامي سرخابوني جي بريطانيا لصالة 1948 دو كتتاين لشكري لميان ماري هاتنا كرن يك لصالة 1962 يا دوام 1988 بو. خانم آنسان سوکی به نوبل آشتی هات خلات کرن جبو تفگراویا دیجی حکم لشکری لمیان ماری.
امریکا ایریشن داویا و هفته لباجارن عزاز الباب و عفرین لباکور سوریه که ده انجام ده هری کم 20 کس هاتبون کشتن ده نفدا زاروک جی هبون شرمزار کرن. وزارت دروا یا امریکا ده داخویانی که ده سرساغیا مالبات قربانیان کرو هیویا باشبونه که زوج کسن بریندار را کر. و گوت امریکا به کورانی هشداره لدور وان ایریشن مها بوری و پیوسته کسین وان ایریشان دکن جزایان خواه ببینن و گوت کریارن وان سوریان دخن مترسیه و گفه ددن سر سقامگیریا هریمه. ده دمکه ده که پروسه واکسین کرنا خلکی امریکا بردوامه سرکرده این کنگرس امریکی خواه آماده دکنه جبو تولیبون دیبیته که درباره پیوان آلیکاریا کار مالبات و دزگه امریکی که امدزانن ریوبریا جو بایدن هولا اری کرنا پاکیته که آلیکاریان مزند و درباره داده ده. لامریکا پیکتین وایسا کرنا و هر وها راکرنا لنخوشخوانیان کیمتر دبه لی دی ساجی دمها یکی ده جپتری 90,000 کس جبر کووید 19 جیان خواه وندا کرن. بلاف کرنا واکسین تبلی هفویه و گمان هیا کو کی واکسینی لیددن. گلو ام دکارم واکسین بو کسین کو مترسیا پیکفتنا ویروس هنه پیدا بکین کسین کو ده نخوشخانه دا تین را کرن و دمرن؟ نها فشار هيا لسر كونغرسي كو بتر پرا بده بو حولدان ايالتن و هروها كسين كو جالي آبوري و زحمتي دكشينن. جاولاري كو وي هفته كونغره و پاکت آليكاريا 1.9 تریلیون دلاری یه پیشنهاد سر بایدن بنرخینن. دناوی ده پره با پروگرام واکسین کردن نتوی او هر وها پره آلیکاریا بیکاری جی هیه لپرس اوه کو گل کوماری پشکریا وی پاکتی بکن آننا. از پشگیری اریکردنا آلیکاریا کووید یا پشگیری کوماریان دکم و اگر ام بکارین درباز بکین لی آلیکاریا کووید دوی وره قبول کرن و اوه نای بحث کرن. گل قانوندانرین کوماری لسر بهای آلیکاری دسکنن و دپرسن گل و او همو مصرف هفجهه. 10 سناتورین کوماری نامه جی بایدن ره نویساندن که تیده داخوازه لحف کرنه دکن و پیشنیازین خواه تینن زمان کل دیجی داخواز دموکراتانه. سناتور بیل کاسدی که یک جوان 10 سناتورانه جی فوکس نیوز ره گوت که بایدن جبو یکیتی راست ناگره لی بست خوازه او پروسی وکی کاره هر دو پارتیان بده خویا کرن. دموکرات بیجن او پروسی که دگرن که بکاربن به پرانی از سناتوی وی پاکتی بپیجرینن. گر کوماری بخوازم به مرا کار بکن گر هزرین وانین باش هنه که او کریزا چاره سر بکن پر باشه لی براستی من حتی نهان نبهیستیه. زو در باسکرنا پیش یاسایی چاولره کو بی سکناندن جبر کو دادگاه امپیچ کرنا سروکی بری دونالد ترامپ یا نهی و مهی کار قانوندانران باشتخه. ده هفوینه که ده لگل کانال NBC نیوز وزیر دروی امریکا آنتونی بلینکن گوت ایران یا کنها به مهان دوری چک ناووکی رنگ به هفته یا نزیکی و حواندنا ماده چک ناووکی و اگر او بردوامی بن پیکرنا رکفتنا ناووکی بکه. جبورونی کرنا و مجاره نها برز آرش صالح نونر حزب دموکرات کردستان یا ایران لامریکا بریا سکای به مرایه دم باش ما مستعارش او آخافتن بلینکن چقاس جهه ترسینه لگور خوندناته زۆر سپاس کاک ساڵح بە باوەڕی من ئەم وتانە زیاتر دەگەڕێتەوە بۆ ڕاستیە کە دەتوانین نیشانیەک لەوە بێت دەتوانین وا بڵین دەتوانین نیشانیەک لەوە بێت کە ئەمریکایەکان بڕیاریان داوە کە بگەڕێنەوە بۆ ئەو ڕێککەوتنە ناوەکیەکی پێشتر لە نێوان ئێران و وڵاتە زلهێزانی جیهانیدا بووە و ئێستا بەو شێوازە خەریکن پابلیکی خۆیان و خەریکن ڕای گشتی خۆیان ئامادە دەکەن بۆەوەی کە باشتر تەوجیهی ئەو بڕیارە بدەن کە بە شێوازێکی زوو دەست بەجێ بگەڕێنەوە بۆ ئەو ڕێککەوتن نامەیە دەتوانێت نیشانەیەک لەوە بێت بە باوەڕی من و ڕاستیەکەی مێکانیزمەکەشی کە چۆن ئەو مێکانیزمیان دابین کردووە باوەڕی من تا ڕادەیەک زەریف لە وتوێژەکەی لەگەڵ کریستیانە مانپور ئاماژەی پێکردوێنێ شەو لەسەر CNN کە باسی لەوە کرد کەوتی دەتوانین سینکی کەینواتە هەندێک بیان دەتوانێت ئاماژەیەک بەوە بێتەویش کە ئامریکا هەندێک لە
سەرەتا هەندێک لەو سەنکشنانەی کە کردوویەتی لەو سزا ئابوووریانەی کە کردوویەتی کاتی ترامپتا سەرەتاوانە تۆزێک کەم دەکاتەوە ئێران تۆزێکیش ئێرانیش لەو لاوە تۆزێک لە بەرنامە ناوەکیەکەی کەمتر دەکاتەوە بەو شێوازەی نێزیکی هەفتە ببن باشێکێک ئارش ینی دەوێت دەمێدا یعنی دەما ئەم بەحسا ئەم ببێژن وەزیرێ دەرە بلینکن بەحساوەیەکێ دەکە کۆ ئێران بە هەفتەیان وێ نێزیکی چێکردنا چەکە ناوکی ببە ئەگەر تشتێک نەیەکردن ئەو دخوازە وەها پەیامەکێ بشینە وێ دەمێ ترسلی کیژان ئاریە بهتر لە ئالیە ئێرانەیە دەوێت فشار لە ئالیە ئێرانێ ببە كنكفيك يعني دفع فشار الآلية أم بيجن أمريكي بباكو تفلي ريكفتني ببا أول راستيكي بباري من أول ليك دانوي ليك دانوي دزقاسي خوريكاني أمريكاي هنا وتبرباس كأون ديما أو ليك دانوي كبوشي وازك أو باسي كرد لسروية كأجر إيران بردوام بيت بوشي وازب تشيت بيشوا ئەوە ئێران دەستی بە چەکی ناوەکی دەگات لێرە ئەگەر لە گۆشەنیگای ئەمریکایەکانەوە چاو لەو بابەتە بکەی بۆ ئێران ئەوەندە نزیک بۆتەوە لەبەر ئەوەی ئەو ڕێکەوتن ناوەکیە نەماوە لەبەر ئەوەیەکە دەوڵەتی پێشووی ئەمریکاوەتە دەوڵەتی ترامپ لەو ڕێکەوتن ناوەکی کشاوەتەوە و وای کردووە کە ئێرانی ئەستن نزیک بەو بێسڵاح لەو ئاستە بێت کە نزیک بە بەرهەمهێنانی چەکی ناوەکی بێت ئەگەر لەم گۆشەنیگایەوە چاوی لێ بکەی ڕاستیکە ئەم بابەتە دەبێت ئەمریکایەکان بە زووترین کات بگەڕێنەوە بۆ ئەو ڕێکەوتن ناوەکیە کە بتوانن پێشکارشانی نظام تدخوازی ببێژی کوسوجی ینی کو گونەه ئیرانێت vێکێدا نینە گونەه ڕێڤەبەریە بەری ئەمریکایە نا ڕاستیکەی ئەوە تاوان سەرەکی ئێرانە هەر لە سەرەتاوە کە هەنگاوی ناوە بەرەوە مەسەلەیە ئێران ڕیاریکەیەکی عەقڵانی ناو کۆمەلگای نێودەوڵەتی نییە بەڵام من باسیەوە دەکەم کە بۆچی بلینکن ئەو مەسلەی هێناوەتە ئاراوە بلینکن ئەو مەسلەی هێناوەتە ئاراوە لەبەر ئەوەی بە باوەڕی من دەوڵەتی ئێستای ئەمریکا بڕیاری ئەوەی داوە کە بچێتەوە ناو ئەو ڕێکەوتن ناوەکیە بەڵام هۆکارێکی ئەوێت بۆ ئەوەی کە تۆجیهی ئەو بابەتە بکات دەبێت بە کۆمەلگای خۆی بڵێت بە لایەنگرانی خۆی بڵێت بە خەڵکی خۆی لە ناوخۆوە بە خەڵکی جیهان بڵێت کە بۆچی ئاوا بە پەلەپەل ئەوێ بگەڕێتەوە بۆ ڕێکەوتن ناوەکیەکە دەیانەوێت بەو شێوازە بڵێن ئەگەر ئێمە ئێستا نەگەڕینەوە بۆ ڕێکەوتن ناوەکیەکە بە زووترین کاتێران دەستی دەگات بە چەکی ناوەکی بۆیە مەسئلەی ئەوان ئەسڵنەوە نییە کە ڕاستیەکە چۆنە مەسئلەی ئەوانەوەیە کە ئەوان لە بنەڕەتەوە باسییان لەوە کردووە کە دەیانەوێت بە وتوویێژ ئەو مەسئلەیە چارەسەر بکەن و ئێستش کە ئەو باس دێنە ئاراوە خۆ ئەم دەوڵەتە قەت باسیەوەی نەکردووە کە هێرش دەکاتە سەر ئێران بۆی ئالتەرناتیڤەکەی چییە؟ ئالتەرناتیڤەکەی ئەوەیە کە بگەڕێتەوە بۆ ئەو ڕێکەوتنە بۆیە ڕاستیەکەی ئەوە ئامادەکردنی بیر و ڕای گشتیە بۆ ئەوەی کە ئەو بڕیاری خۆیانی پێتەوجیکەن لێرە کێشەوە نییە کە چی ڕاستیە چی ناڕاستیە چی باشە بگورە ئارەشیانی لە ڤرنها چ داخواز ئێرانێ دەبێت لەسەر عەردەی باواکی پراتیکی دەبێت ئێران چ بکەش بەر کۆنها ئەم دەزانن يعني امريكا هەلوەستا خۆ دیار کردیە ڕێڤەبەریە و دخوازە تەبلیوێ ڕێکەفتنێ ببێ ئەگەر ئێران بەردەوام بە پێگیریین خۆ بە ڕێکەفتنە یا بەرێ ینی ڕۆژە ئیرۆ چش ئێرانی تێخواستن کۆ بکە ئەوەی کە تا ئێستا ئەم ئەدمینستریشن نوێیە ئەم دەوڵەتی نوێیە ئەمریکا باسی لێوە کردووە لە زمانی خودی بایدنەوە لە زمانی کەسانی ترەوە ئەوەیە کە باس لەوە دەکات دەڵێ ئێران دەبێت ئەو بەڵێنانێکی پێشتر لە ڕێکەوتن لە چوارچێوەی ڕێکەوتنەکە داوە و بەڵێنانە بباتە پێشەوە بگەڕێتەوە بۆ تەعهوداتە بگەڕێتەوە بۆ بەڵێنانە هەموو بەرنامە ناوەکیەکەی تا ئەو ڕادەی کە وەستاندبووی دوای ڕێکەوتن ناوەکیەکە بباتەوە ئەو ئاستا ئەمە لەلایەکەوە لەلایەکی تریشەوە دەڵێت دەبێت ئەمە ببێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئەو پەیوەندیانە پەرە پێ بدرێت ببێتە هۆکارێک بۆ ئەوەی کە هەم بەرفراوانتر بکرێت ئەم ڕێکەوتنەوە هەمەوەی کە مەوداکەی زۆرتر بکرێت بۆیە بە باوەڕی من ئەو شتانی کە لە ئێران داوا دەکرێتەوە یەکە هەنگاو بە هەنگاوێک ئەمان سانکشنەکان کەم بکەنەوە ئەوان
تۆزێک بیهێن نەخواردترەوە ئەوەی ناوەکی خۆیان بەردامی ناوەکی خۆیان هەنگاوی تر دیسانەمان بێنە خوارەوە دیسانەمان بێنە بەو شێوازە بە شێوازی سینکردن هێدی بەرەواستی ببن کە بگەنەوە بە ئاستی پێشووە هەروەها کاربن بگەن ڕێکەفتنێکە دیسا هاورا و ئەمریکا جارێکردن تەولی ڕێکەفتنێ ببێ ئیکێکی ئارش ینی ئەم دەزانن هەواڵبەندێن ئەمریکایین ئەوروپی نە لە بگەل ڕێڤەبەریە ترامپ بوون vekişîna Amerîka ji rêkeftinê yanî roca îro rola Ewropiyan divê derbarê de wê çi be eger Amerîka bixwaze hinekî nêzik bibe. ئەمریکا زۆر بۆی گرنگە کە تەواوی هەنگاوەکانی خۆی لەگەڵ ئەوروپایەکان دەسەڵاتە سەرەکیەکانی ئەوروپا و ئینگلیس بەریتانیا ئەوانە لەگەڵیان ڕێک بخات و هاوڕایان کات لەگەڵ بەرنامەکەی خۆی تەنانەت گەر بەکردەوەش نەبێت بە شێوازیەکی بڕواڵەت هاوڕێیان کات لەگەڵ بەرنامەکەی خۆی بۆی گرنگە کە بەردەوام لە پەیوەندیدا بێت لەگەڵیانناوە ئەوروپایەکانیش دەتوانن لەم نێوانەدا تا ئێستاکە ئەو شتی کە ئێمە بینیمانە بەتایبەت لەلایەن فەڕەنسەوەیە کە ئەیانەوێت تۆزێک سەقفیە و داواکاریان ببەنە سەرترەوە بۆ ئەوەی کە ئێران بووە بە ئێران پیشان بدەن کە هەموو دنیا ئەم جاری یەکگرتوویە گەرجاری پێشوو ڕجیاوازیەک لە نێوان دەوڵەتی ئامریکا واتە دەوڵەتی ترامپ لەگەڵ دەوڵەتە ئەوروپایەکاندا هەبوو ئێستا و جیاوازیە نەماوە ئەوان بە تەواوەتی لەگەڵ دەوڵەتی بایدندان ئەوە ڕەوایی و مەشروعیەتێکی زیاتر دەبەخشێت بە دەوڵەتی بایدن بۆەوەی بتوانێت گوشارەکانی لەسەر ئێران زیاتر بکات یا بەردەوام بکات یا بۆ بتوانێت ببورەکێکی ئارەش دەمامە کێم دەبە ینی چەند ڕۆژان بەرێ فەرەنسا داخواست کرد بوو کە عەرەبستانە سعودی تەڤلی ئەم ببیژن ئاخافتنên nûyên navokî li gel Îranê bibe Îranê jî ev yek red kiribû gotibû rêkeftin wekû berê yan erê yan nayê. Tu dibêjî rêveberiya nû ya Amerîka wê karibe tiştekî ji rêkeftina berê ku yanî Trump jê derketibû û biguhere? دەزانی لە پرسیاری وەڵامی پێشووتە ئەوەی کە کاتم نەبوو کە وەڵامی بدەمەوەیە کە مەسئلەی ناوەکی و مەسئلەی دەستێوەردان ئێران لە ناوچەکە دوو مەسئلەی زۆر بنەڕەتین کە ئەمریکا دەیەوێت ئەم جارە لەسەر و مەسائلە باسکات و باس بێنێتە ئاراوە بەڵام دەوڵەتی ئێران بە هیچ شێوازێک رازی نابێت و ئەمە باوەڕی من تەگەریەکی گەورەیە ئەمە کێشەیەکی گەورەیە لەسەر پێشچوونی و بەرنامەی کەم دەوڵەتەی ئێستا دەستی پێکردووە کە بە وتوێژ بتوانێت کێشەکانی لەگەڵ ئێران چارەسەر بکات بۆیە بە باوەڕی من ئەم ڕەوشەی کە ئێستا هەیە بە احتیمالی زۆر ماندەگار دەبێت تەنیا ئێران و ئەمریکا دەتوانن بگەن بۆ ئاستەکە ئەمریکا تۆزێک ئەو سەنگشانە شرکات ئیرانیش تۆزێکی نامەکەی ئارش داوای بورنێ دیکەم ئارش ساڵح نونەرێ حزبا دەموکراتا کوردستانی یا ئێرانێت لە ئەمریکا توش ڤرجینیا بەڕەبی گەلەک سپاس سپاس بۆەوە سەرۆکی ئەمریکا جۆ بایدن پلان دکە کە بەریە شۆڕەشە وزەیە پاقژ وەکو ئەو بناو دکە شەرێک گوهرتنا کەش و هەوایی بکە ئەو دخوازە لە هەن دەستپێشخەری و پیوانên tundên جینگەهی خودی دەرکەوە ji بۆ پاقشکردنا پیشەسازیە دیزل کە بەری 10 ساڵان دە شۆڕەشە خۆیە شۆڕەشە خۆرە دەرباس ببوو. جبری 20 سالان زحمت بوو te hezir kir bo çi tiştek ji loriyên barhelgerên giran pitir jîngehê pîz bikin bi belavkirina dîkela reş û gaza bi ziyan bû jîngehê. John Forrest şofêrekî serkeftiyê otomobîlên berîkaneya komala Heathrow ya niştimaniya Amerîkayê li salên 1960 da şofêrê loriyekê bû behsî bîrhatinên salên destpêkê dikit û dibêjit ew dilxweş e bi berdestbûna dîzila kesk. ji ber vê yekê berê xûbde bajêrên Amerîka sertaserî cîhanê eger hêlên berhem înanê peyda nekin em cîhana xwe ya têda dijîn dikujîn û zarokên me dê serdemeka cuda bînin. Handana bikarînana dîzela paqij piştî biryareka Ajansa Parastina Jîngeha Amerîka hat ku daxwazê ji tevaya loriyên barhelger dikit ewên piştî sala 2010 hatîne durustkirin belavbûna oksîda nitrojînê bû astê nizîkî sifrekên bikin. Di vî bingehî ya li başûrê wîlayeta Kalîforniya dikevit, kompanya Old World Industry madda Blue Death ji Yuryayê durust dikit.
ام مادکی کیمیاویه بو برهمین چاندنه تی بکار اینان هر وصا بناوه ماده پاقش کرنا دیزل جی تناسین او گرنگه بو پاقش کرنا دیکله. اف تکنولوژیا بناوه سلکتیف کلاتیکل رودکشن یا جی SCR دیتاناسین و ماده بلودف تبلی دیکلا گزوز دیزل دکن و اکسیدا نیتروژین بو نیتروژین و آوه دگهارد کو اوه بخود ناف هوا و نفس آمده هنه و اوه در فت دیت دا لورین دیزل بریارا آجانسا پاراستنا جینگه ها امریکا بجه بکن. لهندك دفرين جينجي هاوان جالك بيس وكو لوس أنجلوس هواي جنفشن نية لوريان در دكاويد هاقشترش وي هواي درفا لروجن آستي بيساتيا جينجي هي بلنده. لأمريكا بترجع 133 مليون لوري لسال 2012 لسر جاده هبون و اوانيترين آمرن وزارتا و گهستنا امريكايا بلاف کرين. زیده باری آلیکاری کرنه ده پاقجیا جینگه دا تکنولوژیانی کرهاتنا دیزل زیده کریه و دگل بکار اینانا تکنولوژیا ناسیار بناوه SCR لوری بریجا 3 حتی 5 صده و هندک جارا حتی 10 صده دیزل کمتر جلورین کون بکارتینه و اوه بهای بکار اینانا لوریان کمتر دکت و کلورین جورا 8 که مزنترین یکن لسر جادان و با 15,000 کیلوان کشاوان گرانتره. And when you're talking about لدما بحث ماتور مازن بكي وكلوريين جورا هاشت وگرتنا ديزل بريجا 5 حتى 10 صدي گرنگه ديزل بها گرانه و بهای کاریجی گران دکت لیبکار اینانا بلو دفیاب دستت کوید پترش یاکو تو خرج دکی بهای بلو دف نزیکی 13 دلارانه بو بکار اینان دگل 100 گالون دیزله سازکاریا دیزل دبیجت او بهیوینه کو بکار اینانا کمیا دیزل بودمکا درش اگر این بها گرانی تکنولوژیای بتزانین. در سال 2020 دا پیلک خوپیشاندانان لامریکا بو که خوپیشاندران تیدا هویتیا پولیس رد کرو دا خواز دادمندیا جواکی کر در سال داویا ریوبریا دونالد ترامپ ده. دنگ امریکا لگل هنک چالاکوان خوپیشاندر و ارگانیزرین امریکی آخوی لدور سبرو جاوه بزاوه ده دما سروکاتیا سروککی دموکرات له کوشکاسپی دوای چەندان مانگ لە ناڕەزایی بۆ بەرگریکردن لە ژیانی ڕەشپێستان سەرۆک جۆ بایدن لە یەکەم هەفتەی لە پۆستەکەیدا ژمارەیەک فەرمانی سەرۆکایەتی واژوو کرد و پشتیوانی خۆی بۆ دادپەروەری نەژادی دووپات دەکاتەوە. لە هەڵمەتی سەرۆکایەتیمدا زۆر بەڕوونی گوتم کە وەک وڵاتێک ئەو ساتەوەختە هاتووە ئێمە ڕوبەڕووی نایەکسانی نەژادی قوڵ لە سیستمی ئەمریکایی بووینەتەوە هەروەها نەژادپەرستی سیستماتیکی ئەوەی وڵات بۆ زۆر لە مێژە دووچاری بووە. بەڵام هەندێک لە چالاکوانان قەناعەتیان بەوە نییە کە سەرۆک بایدن داواکاریەکانی بزوتنەوەکە جێبەجێ بکات وەک تەرخانکردنی بڕێک لە بوجەی پۆلیس بۆ مەبەستی دیکە و نەهێشتنی بەندیخانی تایبەتی فێدرالی ئەمە شوێڕای ئەوەی سەرۆک بایدن فەرمانێکی سەرۆکایەتی واژوو کرد کە بە قۆناغ کۆنتراکتەکانی بەندیخانی تایبەت ناهێڵێت. ئێمە زۆر پەرۆشی ئەوین بەڵام هیوا دەخوازین کە ئەو گۆڕانکاری زۆر ئەنجام بدات و کاری باش بۆ خەڵکەکانمان بکات هەروە ئەو بژاردەی یەکەممان نەبوو بەڵام چونکە ئەو تەنها بژاردە بوو هەر بۆیە ئەومان لە داناڵد ترامپ لا باشتر بوو. تەنها هەر لەبەر ئەوەی بایدن هەڵبژێرا واتای ئەوە نییە کە ئەو کاری باش بۆ ژیانی ڕەشپێستەکان گرینگە بکات. ئێمە بەدەنگدان ترامپمان لادا. جا ئێستا کاتی ئەوەیە کە دڵنیابین جۆ بایدن هەموو ئەو شتانەی کە کۆمەڵگەی ڕەشپێست پێویستی پێیەتی بە دوواداچوونیان بۆ بکات. هەندێک چالاکوان دەڵێن کلیلی سەرەکی ئەوەیە جۆ بایدن بەرپرسیار بکرێت لە ڕێگەی بەهێزکردنی ڕێخستنی جەماوەری ئاسایی لە نێو کۆمەڵگەکان کە سپی پێست نین ئەوانەی یارمەتی جۆ بایدنیاندا لە گەیاندنی بە پۆستەکەی. دەستبەجێبەر لەوەی ببێتە سەرۆک ئاسێکی گەورەی بێپێشینە شێوازی فشارمان بەدی کرد لەلایەن ڕێکخراوەکانی جەماوەری ئاسایی و هەروە لەلایەن کەسانی ئاسایی لە سەرانسەری وڵاتدا کە بە زۆری پەیوەندی بە ژیانی ڕەشپێستان گرنگەوە هەبوو بەڵام بەم دوایە و لە نێو گروپەکانی دیکە بەڕاستی جەخت بۆ یەکسانی نەژادی و یەکسانی دادوەری دەکەن. هاوکاتی ئەوەی هەندێک لە ناڕزایەکانی دژ بە نادادپەروەری نەژادی توندوتیژیان تێکەوت ئەوەی بایدن و ترامپ سەرکۆنەیان کرد بەڵام بزوتنەوەکە بە زۆری داکۆچی لە ناڕزایی ئاشتیانە کرد و هەروەها گرنگی کارکردنی لەسەر ئاستەکانی خۆجی خستە ڕوو. بۆچینی من وە کەسێک ئەوەی گربوونەوەی جەماوەری ڕێکدەخات ئەوەیە کە زۆری ئەوانە لەو شارانەوە دێن کە تێیدا دەژین ئەو ڕێخستنەی ئێمە دەیکەین درێژە بە گوتوێژەکان لەسەر ئەوەی دەگوزارێ دەدات.
ڕێکخاران ئەوانی کار لە پێناو دادپەروەری نەژادیدا دەکەن تەنانەت کاتێک ناڕزایەکان نابنە سەردێڕی هەواڵ لە وڵاتدا هانی وڵاتیانی ئەمریکایی دەدەن بەردەوام بن لە قسەکردن سەبارەت بە ڕاستکردنەوەی نادادپەروەریەکان. خەڵک هەمیشە نازانن کە دەتوانن بە ڕێگەی جیاواز بەشداری بکەن لەوەی کە ڕەنگە وەک کەسێک ببیندرێن کە قسە دەکات و هاوار دەکات یان وەک کەسێک کە ڕەنگە حەز بکات کەسانێکی دیکە چیرۆکەکانیان بگێڕنەوە. چەندان ڕێگە هەن کە بەڕاستی ڕێگەی بەرجەستن کە لە ڕێیانەوە دەکرێت پشتیوانی لە بزوتنەوەیەک بکرێت. دەتوانن درێژە بە گفتوگۆکردن لەگەڵ یەکتریدا بدەن لە نێوان کەسانی خەزانەکەتدا، دەتوانن درێژە بە گفتوگۆ بدەن بە پەیوەست بە کەسانی نێو کڵێساکانتان و کۆمەڵگەکانتان لە هەر شوێنێک بەدڵنیاییەوە لە گرتبوونەوەی کۆمەڵایەتیشدا. چالەگوانان گەشببینن بەوەی وتیوێژ لەو بارەوە لە واشنتنیش بەو جۆرە بمێنێتەوە. وڵاتیە بناوێ جێک تەیتڵبام دەماکۆ لە نەخۆشخانەیە بوو ji بۆ پەنجەشێرێ جۆتە گۆرەین کو خستبوو نگەوی نەفرەتا وی ji نەخۆشیە پەنجەشێرێ کورتە بر دەکرد دەماوی دەرمان بە تەمامی وەرگرت بریاردا کۆڤەیەکێ بگوێرە چاوە لەوێ راپۆرتێ تەماشێک. کاتێک جەیک تایتڵبام شەڕی شێرپەنجەی دەکرد یەکێک لەو شتانەی کە لە نەخۆشخانە ڕقیلەی بوو لە پێکردنی گۆرەویەکی وژی سادە بوو کە دەیاندایە. ئەمڕۆ چی دیکە شێرپەنجەی نییە و سوورە لەسەر دروستکردنی گۆرەویەکی ڕەنگاوڕەنگ بۆ نەخۆشەکان بۆ ئەوەی هەندێک دڵخۆشیان بکە. کاتێک جوتا گۆرەوی دژەخزین دەدەین خێزانەکانەوە دەزانین کە ناتوانین پێشبینیەکانیان بگۆڕین یان چارەسەری نەخۆشیەکانیان بکەین. ئێمە تەنها هەوڵ دەدەین ئەزمونێکی بچووک بگۆڕین. تایتڵبام کاتێ لە زانکۆی کارۆلینای باکوور خوێند نەخۆشی شێرپەنجەکەی دەستنیشان کرا. نزیکەی ساڵ و نیوێک لە ژێر چاودێری چارەسەریدا بووم و بە جۆرێک لە هاتوچۆ زۆرەکانمدا بۆ نەخۆشخانە یەکێک لەو شتانەی کە لەگەڵ مندا مایەوە ئەوە بوو کە هەر جارێک کە دەچیتە نەخۆشخانە جل و گۆرەوی دژەخزینی نەخۆشخانە دەدەنێ. تایتڵبام بۆ ئەوەی خەیاڵی خۆی لە نەخۆشیەکەی دوورخاتەوە دەستی کرد بە بیرکردنەوە لەسەر دیزاینی جوان بۆ گۆرەوی. شێرپەنجەکە لە کۆتاییدا ڕۆیشت بەڵام بیرۆکەی دروستکردنی گۆرەوی ڕەنگاوڕەنگ و جوان لای ئەو مایەوە. زۆری نەخایەن کە تایتڵبام دەستی کرد بە بردننی گۆرەوی تایبەتی خۆی بۆ ئەو منداڵانەی کە شێرپەنجەیان هەیە. منداڵەکان دەستیان کرد بە یارمەتی تایتڵبام بۆ نەخشاندنی جوانی گۆرەویەکان و لە پشتی هەر نەخشاندنێکیش چیرۆکێک هەیە. یەکێک لە دیزاینەکانی ئێمە پەرکەزێڕینەیە و هۆکاری ئەم دیزاینەش بێنجی ئەو منداڵەیە کە گۆرەویەکەی دیزاین کردووە. ئەو ڕزگاربووی شێرپەنجەی مێشکە و کاتێک لە نەخۆشخانە خوێنراوە کە سەردەمێکی ڕەشیش بووە بۆ ئەوان پەرکەزێڕینە هێمایەک بووە بۆ ئەوان. ڕزیڵیەنس گیفز کۆمپانیایەکی قازانج بەخشە بەڵام ئەوان دەڵێن پارەکەی دەگێڕنەوە و هەر جوتە گۆرەویە کە تایتڵبام دەیفرۆشێ جوتێکی دیکەشی دەنێرێ بۆ ناوەندی ئۆنکۆلۆژی لە سەرانسەری وڵاتدا. ئەو خێزانانەی کە بەو ئەزمونەدا ڕۆشتوون دواتر دەست پێشخەری دەکەن بۆ بەخشینی گۆرەوی بۆ منداڵانی تر کە لە نەخۆشخانەدا لەژێر چاودێریدان. کارەکە ئەو پەیامە دەگەێنێ کە بڵێت منیش لەو دۆخەی تۆدا بووم و لە کۆتایی تونێلەکەدا ڕووناکیەک هەیە. جەیک تایتڵبام زۆر باش دەزانێت کە هەنگاونیان بەم گۆرەویە گەرمانەوە هەر هیچ نەبێت تۆزێک ڕێگاکە ئاسانتر دەکا. داویە کورد کۆنێکشن هەر شاد.